يعني هیچ بیانوێک نییە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری نەکەن لە پرۆسەی دەنگدانە. سڵاو لێ بێ بەجلی کوردیەوە هاتووی بەشداری پرۆسەی دەنگدانەکەی تا چەندێک گرنگە؟ وەڵاهی خۆی جلە کوردیەکەی ئەوەیە کە پرۆسەکە پرۆسەیەکی نیشتیمانیە. هەڵبژارنی ئەم جارەمان جیاوازە لە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان. ئێمە ئۆپۆزیسیۆنی لە بارامبەر دەوڵەتێکە کە چەندین ساڵە مافی کورد پێشێ لەکات هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووریەوە. بۆیە پێخۆشحاڵم ئەمڕۆ کە توانیومە دەنگ دەم بەو هێزە سیاسی کە دەتوانێت شەڕی کوردبوون بۆ میلەتی کورد بکات لە بەرامبەر دەوڵەتی عێراقدا. چی بە هاوڵاتیان ئەڵێیت؟ تایەتی کاڵێ من بەشداری ناکەم یاخود بەشداریکردن کەمە لە ناوەندەکانە؟ وەڵاهی من پێم ناخۆشە ئەوە بەڕاستی مادام میلەتی ئێمە داوای ئەوە ئەکا کە بژێویان باش بێت کە موچەیان باش بێت کە باری گوزەرانیان باش بێت دەیخۆ ئەبێ ئەوانیش هەستن بە ئەرکێکی نیشتیمانی چکە ئەزانین کە ئەوە دەوڵەتی عێراقە کە چەندین ساڵە مافی کورد پێشێلەکە کە دەستی گرتووە بەسەر موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا. هۆکارەکەش هۆکاری سیاسیە، هۆکارەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان بخەنە ژێڕەکێفی خۆیانەوە وەکو هەرێمێکی فیدراڵی مامەڵی لەگەڵدا نەکرێت، وەکو پارێزگایەک مامەڵی لەگەڵدا بکرێت. ئەم پێشکەوتنانی هەرێمی کوردستان بۆتە مەترسی لە لای دەوڵەتی عێراقی. بۆیە لە بەرامبەر ئەوەدا دەستی بردووە بۆ موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. من پێم سەیرە کە هاوڵاتیان هەست بەو ئەرکە نیشتیمانیە ناکەن. تەمەنا ئەەکەم لە چرکە ساتەکانی کۆتاییە ئێستاش کات زۆر ماوە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننا بکەن و بتوانن هەر لایەنێکی سیاسی هەڵبژێرن. خۆ فەرقی نییە ئێمە لە هێزی سیاسی ئۆپۆزیسیۆن هەمانە، لە ئیسلامیەکان هەمانە، لە هێزە نیشتیمانیەکان هەمانە. یعنی هیچ بیانوێک نییە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری نەکەن لە پرۆسەی دەنگدانە. بۆ ئەوەی دەنگی کورد و سەنگی کورد لە پەرلەمانی عێراقا زۆر بێت و بتواندرێت ئەو پرۆژە یاسایانی کە لە بەرژەوەندی موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بتواندرێت لە بەرژەوەندی میلەتی کوردا تێپەڕەندرێت. هەندێک لە وڵاتیان ئەڵێ وەکو جۆژن وایە برنج و قەیسیمە لێناوە، تۆی چ لێنە؟ وەڵاهی خۆی خواردنەکەی ئێمەشەر خواردنێکی تایبەتە ئەمڕۆ کفتەیە، بەڵام خودی خۆم حازرم نەکردووە. خۆم حازرم نەکردووە نەوەڵڵا. نەوەڵڵا مەسەلەکە ئەوە نییە، هەر ئەرکی ماڵداری ئەرکێکی سەرەکی ئێمەیە بەڕاستی. خۆی خانمی کورد بەوە بەناوبانگەکە لە بەرامبەر هەر ئەرکێکی دەرەوە ئەرکی ماڵیشی لەسرە. بەڵام ئەمڕۆ پرۆستەکە بۆ خودی ئێمە پرۆسەیەکە من خودی خۆم چاودێرم، هەم چاودێرم و هەم ئەرکێکی تری دەرەوەم لەسەر شانە بەنیسبەت ئەمڕۆکە پرۆسەی هەڵبژاردنە لەبەر ئەوەیە کە خۆم ئامادەم نەکردووە. بەڵام هەموو هەڵبژاردنێک هەر خواردنەکان تایبەتە. ئەویش ئەوەیە کە قەیچێکە کورد ئەوێت لە هەر پرۆسێکە سابونکارانیە وەڵڵا تەقریبەن ئەرهەڵک بڵێ هەر وایە بەتامی ئەوەیە، بەڵام ئەوە نە گەورە نییە.